خانم کرمانجی بس مکاک باشه حەزەکە دوای خانم هەندێک قسە دەکەین بۆ شێوە گوۆر بەداخەوە من حەزمە کرە و شۆ زۆرتر مقامات و گۆرانی سەنگین بێ بەڵام پێک نهاتین لەگەڵ برادەران چی بکەین وڵات دەبێ بڵێن دەبێت دوای دو مقامەکان دەبێ هەر بگوترین بەخوا چی بکەین باش بەڵێ باش قوربانی کرمانجینەوەە بەڵێ بەڵێ
لامه بردایاتی لو بله زۆر سپاس من ناسەر ئازازی دەکەم ئەزیز خۆشەویست